ئەم گربوونەوە کۆزانین بۆ پێدانی دەرماڵەیە کە داواکنی مافێک سەرەتایی خۆمانە کە هیوادارین جوابمان بنەوە شتێکیەوەنە قورسیشمان داوا نەکردووە کە لە توانای حکوومەتە گەورەیانە بێ و وەکو نوێنەر بەڕێزگا ئاماژی پێدا شەشی مانگی پار بوو وەرمانگرت تر لەو کاتەوە هیچ دەرماڵێک نیە ینی ڕێگوکم فەرمانبەرانی لاتوو چۆن دوا ئەکەوێ ئەماش بوون هی مانگی پێنجە لە مانگی پێنجان هی مانگی چوارمانێنێ کە ئەچێتە شەشی مانگی پێنجمانێنێ ڕێگۆک فەرمانبەران وەکوتم شتێکی قورسمان داوا نەکردو پێداین دەرماڵە ینی بۆ ئەوان ڕێگۆک چاوتروکان نێگوایە ئەوەش داواکردنی مافەکەمانە کە ئەمانێت بۆ نەتوانام هەبێ بەس بۆ نما هاوڕێکەم لەوانێ بڕواکی لەوانێت 4 هەفتە جارێک گوڕاتەوە لەبێ پاری ڕۆشنەوەکەی پێێنە بۆ نمە هەیە لە شاری دوورتر ئەبێت 2 پاس بگرێ اینجا بچێتە شارەکەی خۆی یعنی ئەوە هەمووی مەسروفێکی زیاتر لەسەر دایک و باوکی دوای ئەوەی ساڵی ڕابردوو دوای چەندین ڕۆژ خۆپیشاندان و بەرخودان دەرماڵی خوێندکاران دابین کراوە بە ناونیشانی پاڵپشتی دارایی خوێندکاران بەداخۆ بۆ ئەم ساڵی خوێندن تا ئێستا هیچ بڕیارێک نەدرا بۆ نوێکردنەوەی بڕیاری دابین کرد بۆ نوێکردنەوە دابینکردنی بڕیاری دەرماڵی خوێندکاران دوای ئەوەی پرۆژە یاسای پێویست بۆ بە یاسایی بوون و جێگیربوونی دەرماڵی خوێندکاران لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە پێشکەشی ئەنجومەنی وەزیران کراوە بەڵام تا ئێستا نەخراوەتە بەرنامەی کاری دانیشتنی ئەنجومەنی وەزیران و پەسەند نەکراوە لێرەوە هۆشداری تون دەدەین بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر تاوەکو سێشەمەی هەفتەی داهاتوو وەڵامی خوێندکاران نەدرێتەوە برای دابەشکردن و بە یاساییکردنی دەرماڵی خوێندکاران نەچەسپێنرێت دووبارە ناڕزای خۆپیشاندان لە سەردەم زانکۆپی مانگاکانی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە بایکۆتی وڵەکانی خوێندن دەکەین لەگەری ناڕزایی و دروستبوونی خۆپیشانداندا لایەنە سیاسەکان ئاگادار دەکەین و هۆشداری دەدەین هیچ هێزولایەنێکی سیاسی بەلایانی ئۆپۆزیسیۆنیشەوە بیلەوە نکاتەوە کە خوێندکاران و ناڕزایی خوێندکاران بە هەند وەربگرێت بۆ مەرامی تایبەتی و سیاسی خۆیان چونکە خوێندکاران زۆرەوە هۆشیارترن کە وەک ساڵی ڕابردوو لە خۆپیشانداندا لایەنە سیاسەکان و لایەنی مزایدەکار بۆ دەرنران سوپاسان